غیبەت یعنی چی؟ پێناسەی غیبەت چییە؟ جوانترین پێناسە و باشترین پێناسە و پەسەندترین پێناسە پێناسەی پێغەمبەرمانە محەممەد عليه الصلاة والسلام کە لە صحیحی مسلم ئەبی هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەیگێڕێتەوە و دەفەرمێت پێغەمبەرمان عليه الصلاة والسلام فەرمووی قال أتدرون ما الغيبة؟ بصحابكاني فرموا قال أتدرون ما الغيبة؟ قالوا الله ورسوله أعلم. قال ذكرك أخاك بما يكره. قيل أفرأيت إن كان في أخي ما أقول؟ أرأيت إن كان في أخي ما أقول؟ قال إن كان فيه ما تقول فقد اغتبته وإن لم يكن فيه فقد بهته. پێغەمبەرمان عليه الصلاة والسلام فەرمووی بە سەحابەکانی بە هاوڕێکانی فەرمووی ئایا دەزانن غەیبەت چییە؟ وتیان خوا و پێغەمبەرەکەی شارەزاترە یا رسول الله صلى الله عليه وسلم. فەرمووی غەیبەت ئەوەیە کە باسی براکەت بکەی لە پاشملە خۆی ئاگای لێ نەبێت. سەحابەکانیش وتیان یا رسول الله صلى الله عليه وسلم ئەگەر بێت و کە ئێمە باسی براکەمان ئەکەین ئەگەر بێت و ئەو صفەتەی تێدا هەبێت واتە کە ئێمە باسی براکەمان ئەکەین ئەو صفەتەی تێدا هەبێت لە پاشملە پێغەمبەرمان عليه الصلاة والسلام فەرمووی ئەگەر بێت و ئەو صفەتەی تێدا هەبێت کە ئێوە باسی ئەکەن لە پاشملە ئەوە غەیبەتتان کرد و ئەگەر بێت و تێیدا نەبێت ئەوە بوختانتان بۆی کرد. کاتێک بە برای مسلمان دەڵێ برای خۆم زمانی خۆت بگرە و تەقوای خوات هەبێت غەیبەت مەکە ئەڵێ خۆ من بوختانم بۆی نەکردووە خۆ ئەو کەسە خۆی وایە یاخە برام باش بزانە کە ئەگەر بێت و ئەو کەسە شوا بێت تۆ غەیبەتیت کرد.